لە سەروبەندی هەڵبژارنەکانی ئەمریکا رووسیا هەلیەوەی قۆستەوە لە ڕووی ئەلکترۆنیەوە دەزوەر بداتە ناو هەڵبژارنەکانی ئەمریکا هاوکە جوڵەکانیش بە ئاراستەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرتر شڕ کردەوە لەو پێناوەشدا ئەگەر کەمیش بێت بەڵام باجەکەی داوە کۆتایی ئەمساڵ ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا واژووی لەسەر استراتیژی ئایندەی وڵاتەکەی کرد بە پێی استراتیژەکە بێت ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ رووسیا گرنگە لە ڕێگەی کۆڕبەندی ئابووری لەگەڵ وڵاتانی عەرەب و هاوپەیمانەتی نێوان رووسیا وڵاتان رووسیا کاریگەری لەسەر ناوچەکە دادەنێت ئەمەش هاوکاتە لەگەڵ راپۆرتێکی گۆڤاری فۆربین پۆلیسی ئەمریکی کە باوەڕی وایە رووسیا بە تەواوی هێزیەوە کار لەسەر لادانی نفوزی ئەمریکا دەکات لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕێکەوتنی رووسیا لەگەڵ میسر و سووریا و تورکیا و گەلانی ناوچەکە پێگەی ئایندەی ئەمریکا لە ناوچەکە لاواز دەکات ئەمریکا کە ئێستا لە سەروبەندی ئاڵوگۆڕکردنی پۆستی سەرۆکایەتیدایە کاردانەوەکانی ناڕوونن بەرامبەر رووسیا بۆیە تا ئێستا وەڵامی و پرسیارە ڕوونیە ئایا ئەمریکا بەڕاستی لە بەرامبەر رووسیادا لاوازە یان نیازی یاریەکی سیاسیەیە لەگەڵ رووسیا هاتنی رووسیا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست تا ئێستا بە بێباش نەبووە خستنە خوارەوەی فڕۆکە رووسیەکە لە سووریا لەلایەن تورکیا کوژانی باڵوێزەکەی رووسیا لە تورکیا هەڕەشە نێنیەکان بەتایبەت هەڕەشەی گروپە تونڕەوەکان بۆ سەر وڵاتە ئاماژەی گرنگن بۆ رووسیا کە هاتنی بۆ ڕۆژهەڵات بە بێباج نابێت ڕێگایەکی تەخت نییە هاوکاتی ئەوەش ئەوەی جێگەی سەرسوورمانە دروستکردنی بۆشایەکی ئەمریکیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی سیاسەتی ئۆباماوە کە پۆتین ئەم بۆشایە وەکو دیارێکی خودایی تەماشا دەکات چەندین نووسەری بەناوبانگ لە نووسینەکانیان باسی ئەم بۆشایە دەکەن بۆچی ئەمریکا دروستی کردووە لە کاتێکدا ئەمریکا هێزێکی کاریگەرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەزموونێکی زۆری هەیە لە ڕووی دروستکردنی کاریگەری ئابووری و سیاسی لەسەر گەلانی ئەم ناوچەیە هاوکات دەست و پەنجەی گەلانی ناوچەکەش لەگەڵ ئەمریکا نەرمترە وەک لە رووسیا بەڕای شارەزایان ئەم پەیامە کورتانەی کە دراوە بە رووسیا لەو کاتەیە هاتووەتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێهۆکار نین چونکە ئاماژەکان بۆ دەچن ئەمریکایە شاشکاری زۆری ماوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چ لە ڕووی سەربازیەوە چ ئابووری بۆیە ڕەنگە دوای هاتنێ سەرکاری ترامپ ڕێگریەکانی بەردەم پۆتین زۆرتر بن هەرچەندە قسەی زۆر دەکرێت لەبارەی استراتیژی ترامپ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام استراتیژی ئەمریکا ئەوە ناخوازێت کە ترامپ دەیەوێت چونکە بەپێی استراتیژەکە بێت ئەمریکا گەلێک نییە شانی دووەم یان سێهەم بێت